روش باش تماشاوانو گهدارین وین هجار هرجی هندبن گلستان محمد امینم دوباره دوی صبح داد روش باش داد گل ودبم هفته صبحی بدما پایتخت الهولره وقتی بچندین بابتو مجارم صبح خواد دنه دست بکرن مجار کتابت هیا کمایی رو آماده کریم هفدور بشوپینن و جل سر خواندنه و نویساندنه پرتوکانه دما کودرفت هبن نویسکارن ما دسته واقعی کی سبک اکثر دست بتکن بنویسینه و بلاف کرنا برهمان لیبله دبرانبر ده باوی که مایا بازاروی که مایا کو خواندوانن پرتوکان هبن آنکو کتابان چاوا هول بدن کو خلکه دوباره آشنا بکن دیگه بخواندن پرتوکان و کتابان ده به تایبتی ام بحثا جواک خویا کردی دکن کو گلکی جه دور کتنه ایدین ما کس سردانه کتاب خانان کو پرتوک خانه یند کمی هول بدن و مجاره جوانه زیکتر بکن و هن پرسان برسفن وانور بکرنج بلیوی کیجی نو چاو بابت ما هنج سرانسر کردستان و جیهانم دیگل هفدو چوپینن و دیگل پیامنرن خوشی روشا باجارو که این کردستان جی ناز دکن لی دست بکی وقتمی به کردتن و چیکم دست بکن کرم کن لگور کو هاتی راگهاندن دوان نزیکانده شانده که حکومت هرما کردستان سردانا بغداد که فارس ایسان و نری حکومت هرما کردستان البغداد راگهاند که حکومت هرما کردستان دخوازه پروبلم دیگه عراق به گفتگو دانستاندن چهار سر بکه راگهانجی کو دانستاندن دو جورن هر وها گهشتن برکفتن که داویجی پیوستی به اراده که راستقینه هیا تکزیجی کریا کو دوان نزیکانده شانده که حکومت هرما کردستان به سروکایتیه جگره سروک وزیران ده سردانا بغداد بکه لیلالی کدن و دیرشک چکداری داعش ده فرمانده که لشکری عراق هاتا کشتن شانه نمنی ان عراق راگهاندنه کو چکدارن داعش کاروانه که سربازی یا سوپای عراق لنافچه ابن سینا لشاروچکه تارمیه لباکور بغداد کریا آرمانجا خود و انجام دهی علی غیدان فرمانده لیوای پنجی و نهان یا سوپا هاتا کشتن جالی کیدی و اپراسیون که هزن عراقی لدوروبر کرکوکه سه چکدارن داعش هات نکشتن دو اپراسیون داد همان دم دهی دو حشارگه هنوان آن کوچه خطه داد و شیرن ینویر خراوه دست بسروان ده هاتا گرتن هر لسر داعش لویجاره به تومت تکلی نوان به داعش 24 کس لدر زوره یا روجاوای کردستان نزدیک روجاوای کردستان هاتن دستگیر کردن. نوانده هزن سوریه دموکراتیک حسده راگهاند کو روجای کما قناغ دوام جو اپراسیون دجی چک دارن داعش لپارزگاه در زوره به پشتوانی هف پیمانی دولتی 24 گمان لکرین داعش هاتن دستگیر کردن گرتن. اروها وکو حسدا آماجه پیوکی کریا کو دست جی دانی نسر هجمارک جی تک چکو تقمنین داعشه. ارد سوریه ده وجار موسکو و شام داخوازه امریکای دکن کو نافچین بندستن خوال سوریه را دست بکه. نوسینگها آنکون ویسینگها روسیه سوریهش با هف آهنگیه و گراندنا پنابران ده بلاوی که ده داخواز امریکا دکه کو دستوردان خواد نافخوی سوریه ده بسکنینه حتی کو پنابرین سوری بکارون و گرن جهن خواه. اروها روسیه داخواز امریکا دکه کو پابندی اسای نف دولتی ببه و به تمامی وان نفچین بندست خوال سوریه را دستی شامی بکه. کرته اما بسر هفدو دهات نهار جهدی هدیم ده کلی بابتو مجارن خود بند. از باورت که می‌بینم چه بدل گله کسان به یک جوان ازم دماغ کم خوند گلکی که فهم جراحت جوال کو شکلاته یک جوان خوارن کو پکات اینو شیرینین گله کی خوش و سالانه سرانسر جهان زیده خلقت خون و کنزانون جی رزبندی های جوان ولاتن کو کی جان زیده تر شکلاته تخواه هن جوانه یعنی دیگه چند غرامان دروژه دادو خونه و رزبندی یک بوبلا بوبو برین ها لمی بواله بکشنن لسر خورده کی رونش دیوانه چماله کو کارگه که بچوک خوره چه کریه و جاره
بریا چه بریا فیکی میوه خمالی چند جورن شکلاتە بتامن جواز دروست دکه. ده پروژه اوی ده جیه کو بکربه حالا کار آنکو درفتا کار جبو سه جکت و کورن درشین پیمانگهان زانینگهان برخصنه جوان را پیدا بکه او جد خوازن کو ده پاش روز ده پروژه کف برفرهتر درست بکن حتی کو پیداوستی نفخوی هرما و کردستانه ج چکلت و شکلات و شیرینی و وان شتهنولو داوین بکن و جا کم میزنن افکارگه چاوه هاتیه چکرن سر چه پیوانانه و او تام خوش هیانده. چکلێتەکەمان چکلێتێکی سروشتیە لە میوەی و شکرا و بەرهەم دێت و لە موادی حافیزە و تام و ڕەنگی کیمیاییە چکلێتەکەمان لە هەنجیر و مێوژ و قەیسی بەرهەم دێ هەنجیر و مێوژەکەمان گوێزی تێدەکەین و قەیسیەکەش فستقی تێدەکەین چکلێتەکەمان بە چکلێتی چەمچەماڵ بەناوبانگە. ئێمە کۆمەڵە کچ کوڕێکین کە لێرانە ئیش دەکەین نزیکەی 30 نەفەرە بین زۆربمان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانین لەم کارگە شیرینیە خەریکی ئیشکردنی ڕۆژانە نزیکەی 8 کارژێر کارەکەین و هەمووشمان زۆرمان بووینەتە هاوڕێکە پێشتر یەکتریمان نەناسیوە لەم کاتەشدا زۆربەی خەریکی چکلە دروستکردنی و پێچانەوەشی. وجه حتی روزها خوشتر بکن و شیرینتر بکن. بگمان وقتیت نتنه شکلات بو، شکروک بو، چکلت بو، لقم بو، نقم بو نزاچ بجرد وجن بسورانی هم گله کی جوان جور شیرینی لقم شکل آوید بینن. کارکی باش از وارد که مگر برفرهتر به هر وقت واقعی و درفتا کارج بو گله کسان دنجی پیدا ببا. اروک ما واجه پیکری کو چند ولاتا که سرانسر جهانه کو د پیشنگی خورنا شکلاته دنه او جیل گور رزبندیه که کو هاتیه بالاف کرد. بتایبتی اگرم وگرن کشور امریکای باشور لوی درز ده کاکاو هیا دارن کاکاو هنه لبلن ها او کاکاول همو سرانسر جهان تبکرانیش بلکو بازرگانیه که برفره جره چبوی بازار و جهله و مثلا رجع که پریا شکلاته چندین ولاتن تبکرانی کو بلیست گرو کما ماجه پیکری ولاتن پیشنگ کی خورنا شکلاته بتکرای همو هر تاککی سوئیسرا درزبندیه کم دته بگمان شکلات سوئیسری جی بجنوا هجماره کرده نمبر یک 8.8 کیلوگرم بکارتینن هر سالانه از باورد کم هر تاککی نمسا جی 8.1
کیلۆگرام شۆکۆلاتە بکارچینێ. هەر وڵاتێکی ئەمریکی 7.9 کیلۆگرام شۆکۆلاتە بکارچینێ. هەروەها بە تیکرایە وڵاتیان بریتانیایە 7.6 کیلۆگرام شۆکۆلاتە بکارچینێن. جاڵی خۆڤژی سوێدی یەکێکن جوان هەوڵاتیان و حەش شۆکۆلاتە دکن و هەر تاکەکە جوان 7.6 کیلۆ شۆکۆلاتە بکارچینێ. هەر تاکێکی بەلجیکیژی 5.6 کیلۆگرام شۆکۆلاتە بکارچینێ. هەر وڵاتێکی ئاسایی لە وڵاتی رووسایە 4.8 کیلۆگرام شۆکۆلاتە بکارچینێ. هەر کەسێکی ئاسایی لە ئەمریکایژی 4.4 کیلۆگرامە. هەر یەکێکی فەڕەنسیژی 4.3 کیلۆگرام شۆکۆلاتە بکارچینێ و بێتکرایە هەر تاکەکی بەرازیلی 1.2 کیلۆگرام شۆکۆلاتە بکارچینێ. ئەڤ لە گۆرک و ڕێزبەندیە هاتیە بەڵافکردن وان وڵاتین و هەری زێدە شۆکۆلاتە دخۆن. ئەفکارە من پرسن گەلۆ چەند قاسی شۆکۆلاتات خۆم تجارینەن پیڤاندیە لێز باوەڕکە مەزگەلکی خۆم هەن جارانژیژ نور دەرباز دکێ ئەو قاس شۆکۆلاتە دخۆم. شۆکۆلاتە گەلێک باشە ji بۆ چژر دبێژن جەوێ مرۆڤ خۆش دکێ ji ber ku hin pêk hate têde hene gelek bi sûde bi taybetî eger cewê te nexweş bû parçeyek şokolata bixwaz bawer dikim gelek bandorê dike û bi taybetî xanim gelekî hejê dikin ez bawer dikim ew hemû kesên ku şokolata dixwarin ew qas kilogram piraniya wan xanim bûn ji ber ku zilam zêde heş şokolata nakin. Em bên belkî hinek ji wan hejê dikin ez nizanim. Em dikarin bêjin heş şokolata dikin yan hejê nakin. Em babete naxine şokolata hemû em bên behsa xwendinê bike. خوندن جی وەک خواردنê wisa ye eger mirov fêrî xwendinê bibe wek xwarinê divê jemeke rojane ya xwendina pirtûkan jî hebe vê ce divê serdemê de bi taybetî eger em behsa serdema koronayê bikin ji bo nivîsîna pirtûkan ji bo xwendina wên jî derfetek gelek baş wan ha jî birêz hoşmend refîq mamostayê zanîngehê û nivîskar digin lê stûdyoya me de fermû mamosta. بەخێر بێ بەیانی باش ڕەوشاوە چاوەیە هەموو شتێ باشە هەز دەکەم زۆر دڵخۆشی بە مۆزعی کە هەیە لەوانەیە لەبەر بەرهەمەکان لەبەر بەرهەمەکانوە نییە مامۆستا تۆزێک ئەگەر ئەزیێت نەبێ نزیک بێ فەرموو ئەو داوای لە بردون دەکەم ئەوە لە هەر لە ماڵە لەگەڵ خۆم هێناوە خۆت دەزانی وەزعەکەیەوە نییە لێرەش قاوامان نادەنێ خواردنیشمان نادەنێ بەس لە فێ بچووکمان دەدەنێ بەخێر بێ مامۆستا لەگەڵ مۆزعە چۆن بووی لە کەرنتینە یەکەم بەرهەمێکی زۆر مەهابوو بەرنامە پلانمە هەیە کەرنتینی زیاتر بێ بەرهەمی زیاتر هەبێ لە پشوەکانی سەری ساڵ پشوەکی زۆر دوور درێژمان هەوەیە ئێمە لە پشوەدا تقریبان لە ماوەی 15 ڕۆژ پشووی سەری ساڵ کتێبەکەم چاپ کرد. نۆرماڵ ئەگەر دەرفەتیش هەبێ ئەگەر جەوی نووسینت هەبێ چۆن لێکیان دەدەیەوە چۆن سوودی لێوەردەگری بەدڵنیاییەوە کاتێک لە ماڵ دادەنیشی خەڵکانێکی هەرێکی بە جۆرێک لە جۆرەکان بیرکردنەوەی هەیە بە شێوازی لە شێوازەکان خۆ خەری دەکا هەیە بەشتی بەسوود هەیە بەشتی بێسوود ئێمەمانان بە حکمی لە ناو جامعینەوە لە ناو جەوەکە ڕاهاتوین ئەو کەشوهەوای هەیە ئەو ژینگە هەیە حەسمان لێ زیاتر لە ڕێگەی نووسینەوە زانستەوە توێژینەوە بکەین و بەشێک لەوانێ من توانیم لەو ماوەی ڕابردوو لە کەرنتینەی یەکەم مانجی سێدا ئەو دەرفەتە بخۆزمەوە خۆم بە بەشتی لاوەچی و سەرقاڵێکی سەردانی خەڵک بێگومان ئەو کاتە نەبوو لە ژوور و شەردانیشتن ڕۆژێک و دوان وسییان ڕەنگە نەتوانی ئەو کەشەی هەتا تووشی یە ئەزبی تووشی بێتاقەتێکی زۆر بی هاتم چیم کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چیم نووسیوە کۆمکردنەوە کردم بە سێ کتێبی چاپکرا و هەر لە ماوەی مانجێک تەواوم کرد و لە دەروی وڵاتی بێگومان چاپم کرد و لە سەرەتای تەواوبوونی کەرنتینە یەکەم خستمە بازاڕەوە بژی دەستێتە ساوە ئەو جات پرسیارێک هەیە هەمیشە دەکرێت ئەگەر نووسەربی ڕۆژنامەوان بی هونەرمەند بی عازف بی دەڵێ چۆن ببم بە ڕاگەیاندکارێکی باش چۆن ببم بە هونەرمەندێکی باش چۆن ببن بە کەسێکی باش بەڵام چۆن ببن بە نووسەری باش بە زۆر جار دەبینین لە تۆرە کۆمەڵایەتەکان زۆر کەسانە هەوڵ دەدەن وەکو نووسەر خۆیان دەرخن بەڵام بە نێگەتیڤی دەگەڕێتەوە بۆ کۆمەڵگە و بۆ سەر خۆیان بێگومە هەر کەسێک پێناسەیە بیرکردنەوە و ڕوئیای بۆ شێوازی بوون بە نووسری جیاوازە من ڕێشتا ڕەنگە نەگەیشتم بۆ حاڵەتەی بەڵام ئەو پێناسیە بکەم بەڵام بەپێی ئەزمموی خۆم لە ژیانی خۆم دەبێت لە سەرەتاوە کەسانێک کە بیان بە نووسەرێکی باش چیرۆک بخوێنەوە هەروەها ڕۆمان بخوێنەوە چیرۆک ڕۆمان
ئەوانە وا دەکەن کە کەسایەتێکت بۆ دروستکەن کە بێ کەسێکی ڕەوانبێژ دواتریش قەڵەمت بەدەست بێ شت نووسی خەڵکانێکی ڕەوانبێژێکی باشن وتاربێژی باشن بەڵام لە هەمان کاتە نووسەری باش نیە بە پێچەوانەشە نووسەری باشەیە ڕەوانبێژی بیان و وتاربێژی باشە وتاربێژی چۆن ڕەوانبێژی بەتایبەتی ئەگەر باس لە زمانی کوردی بکەین چکە کاتێک چیرۆک و ڕۆمانە خوێنیتەوە وا دەکەیتەوە ئەو شانەی لە هەموو زاراوەکان زاراوی کوردی بێگومان لە زمانی کوردیدا هەمووی کۆ بکەیتەوە بتانی لە شوێنێکە ئەگەر بێت و ئاستەنجێک لەم پەرێکت هاتە پێش لە نووسیندا بەو شەپڕ بکەیتەوە زۆر باشە ئەو جەماوەستە بێت لەسەر خاڵێکی زۆر گرنگ ئەویش وەکو بڵێن ئێستا دوورکەوتنێک هەیە بینی نووسەران و خوێنە ئیگۆ خوێندەوانە ژوارە دەبێژن چۆن ئاشنایان بکەنەوە دووبارە بە خوێندنەوەی کتێب بە تایبەتی کتێبی بەردەست هاتکۆپی بڵ بێگومان ساڵ بە ساڵ پێشکەوتنەکان وا دەکاتن خوێنەر لەسەر ئاستی جیهان وایە چکە پێشکەوتنی یەکزار زۆر جیهان بەرەو دیجیتاڵی دەڕوە تەنان لە زانستەکانیش پێشکەوتنەکان هێندە خێران ئەوە وای کردووە خەڵک ئەگەر بشخوێنێتەوە لە ڕێگەی هاتکۆپی و نەخوێنێت دەرچەندە تاموسێژی هاتکۆپی زۆر جیاوازە کتێبەکە لە بەردەستت دابێ لەوەی تۆ ڕەنگە کاریگەری لاوەچی هەبێ بە تایبەتی تەندروستی لە بۆ چاوت و ڕەنگە ئەگە کتێبە بخوێنیتەوە بە چەند ڕۆژێک لە ڕێگەی ئەو PDF لە بەردەستە لە ڕێگەی ئەو تابلێتێ لە دەستیان مۆبایلەکە دەتێت بخوێنیتەوە ڕەنگە ئەو چێژەی نەبێت کە دەیخوێنیەوە جگەل ئەو کاڵکەشی لێ وەرنەگری ئەو زانیارەی لە ناوی وەری نەگریتن لە لاتێ هەر کاتێکش بێ بێگومان لە هەر وڵاتێک لە شوێنێکی و ئاسانکاری هەیە تۆ دەتوانین لاپتۆپەکە دیان مۆبایلەکە ئەو مۆبایل زیرەکە ئامێرە زیرەکە لە بەردەستە بخوێنیتەوە بەڵام تاموچێژی ئەوە جیاوازە ئەو پێشکەوتنانە وای کردووە خەڵک ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بەتایبەتی بۆ نمونە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان زیاتر تۆڕە کۆمەڵایەتەکان فەیسبوک بەکاردێنێ و وڵاتی دیکە تۆڕی کۆمەڵایەتی دیکە بەکاردێنێ سوودتان لێ وەرگرتووە بۆ بڵاوکردنی بەرهەم بێگومان هیچ شتێک نییە لەسەر زەوی کە داهێنانی تازەبی کەڵکی لێ وەرنەگی دەتوانی دووسەرەیە بەکاری بێنی تەنان لە ڕاگەیاندنیش تۆ کتێبیش دەتوانی لایانی خراپە و لایانی باشە زۆر زانە بە خراپە بەکاری بە باشش بەکاری بێنی لە نووسینیش بە هەماشی و نووسەری باشەیە نووسەرانێکەنە یعنی زۆر زارە خراپ لە بۆ دژمنانی خۆیان لە بەرژەوەندی ئەوان دەنووسن و تەنانەت بۆ نەتەوەکەی خۆی بۆ دەوروبەرەکەی خۆی کەسانی دیکەش بە هەماشەوە وای کردووە بە کەسێکی بێکەڵکی لێ دەرسێت بێزراوە بێ لە ناو کۆمەلگا چکە بە بەردەوام لە بەرژەوەندی نەتەوەکەی یا کۆمەلگاکەی لە بەرژەوەندی زانستەکەی نیە ئەوەی کە ئەو پسپۆرێکە هەیەی واگە پسپۆرش نەبێ بە شێوەیەکی گشتی ڕۆشنبیری گشتی تێدا بنووسێت مامۆستا باسی ئەوت کرد کە لە مانگی سێ ئەو بەرهەمانەی کە پێشتر هاتبووە دووبارە چیت لێ کردووە دووبارە نووسیوە لەمان بیرم کردو من ساڵانێکی پێشتر بە حکومی سەرقاڵیم بەکاری خوێندن و کاروباری ئیداری و سەرقاڵی ژیانی خۆمانەوە نەمتوانی لە ماوەی لە ساڵی 96 بەدەواوە زیاتر چاپم نەکردووە لە ڕێگەی ڕۆژنامەکان و بڵاو کراوەتەوە یعنی هەرچی ڕۆژنامە و گۆڤار هەیە ئەوانەی لە کوردستان لە ساڵانی 96 بەتایبەتی لە هەولێر و دەوروبەری و لە کوردستان لە ئاستی کوردستان دەستی پێڕاگەیشتە نووسیمە وەجگە لەوەش خۆم کاری ڕۆژنامەگەریم کرد لە ڕۆژنامەکانی کوردستان هاتم ئەوانەی کە بەسەر نەچوونەوە بۆ هەمیشە دەمێنن بۆ شیای ببنە کتێب کۆمکردنێتەوە کۆمەڵە شتی سیاسی قسەی سیاسیە یان نووسین هەیە حەدەسی ڕۆژن زیاتر بواری ئابووری دەگرێت زیاتر حەز دەکەم پێشتر لە ئابووری نەبوو پەروەردە بوو کۆمەلگا بوو زانکۆ و یان کتێبێک لە کتێبەکانم باز لەوە دەکات زانکۆ کۆمەلگای مەدەنی هاتووم باسم لەو کۆمەڵی وتارانی ساڵانی ڕابردوو کردووە لەسەر زانکۆیە لەسەر پەروەردەیە ڕێنماییە و لەسەر قوتابیان و خوێندکارانی زانکۆیە چۆنیەتی ڕفتارکردنی باش و چۆن خوێندن چۆن تێکۆشان چۆن گەیشتن بە ئامانجەکانی خۆیان ئەوانی یەکێکی تریشم کتێبێکە لەسەر ئەوەی شعرەکانی باوکمە کۆی بەرهەمی 41 ساڵی باوکم لە ساڵانی 69 بەدواوە شتی نووسیوە باوکم نەیتوانی بیکاتە کتێب من هەوڵمدا چیم کرد کۆم کردەوە لەو ماوەیە تایپم کردەوە لە ڕێگەی کوڕەکەمەوەکە تەمەنی ئەوەی فێرە تایپم کرد بوو ناوی ڕۆژە سوپاسی دەکەم بەڕاستی یارمەتیدام تەمەنی ئێستا پۆلی 6 12 ساڵ ئەمڕۆ شەشی سەرەتایی ئەزمونیان هەیە نیە شەشی سەرەتایی بنەڕەتی فێرە تایپم کرد بوو لەو ماوە سوپاسی دەکەم کتێبەکانی باوکم بەدەست نووس بوو پێمدا کۆی کردەوە لە نووسینە منیش پێدا چونەوە کرد و پێشەشێکم بۆ نووسی لە دەستنووسەکە تێگەیشت بەڵێ بەڵێ خوێندیەوە یعنی دوای چاپکردنیش دیسان حەزی لێ بخوێنێتەوە لە شعرەکانی باوکم هەر ئەوەی دیکە پسپۆری خۆم ئابووریە کە حەزم کرد بەرەو ئەو ئاڕاستەیە بڕۆم زیاتر لە داهاتوودا کتێبی ئابووری بنووسمەوە بەرهەمی داهاتووشم هەیە کتێبی دیکە و لە سەرەتای ساڵ وەکو باسم ئەو بەرهەمی ئەو کتێبەی کە نووسیم کەسێک بوو پێشتریش بەڕێزێک بەنای پرۆفسۆر دکتۆر ئەحمەد زەید سەرۆکی پێشووی زانکۆی سەلاحەددینی ئێستا سەرۆکی زانکۆی ئەربیلی نێودەوڵەتیە لە ماوەی ساڵانی ڕابردووی کۆن من لە 2004ەوە بە حکمی کاری ڕێکخراوەی قوتابیان و خوێندکاران لەگەڵ ئیشم دەکرد لە زانکۆ پۆستی هەبوو دواتر لە وەزارەت خوێندنی باڵا پۆستی بوو هاتووە ناو زانکۆ 10 ساڵ لەگەڵی بووم ئەو وای کرد من بیر لە شتێ بکەمەوە کتێبێکی بۆ چاپ بکەم ئەو لێرەش لە بەڕێزان لێرە
پرۆگرامیشان لەگەڵ کرد چاپێکوتیان لەگەڵ کرد ئەوە لە پشووی سەری ساڵ لەماوەی بەڵێ. لە ڕۆژدا ئەو کتێبەمان چاپ کرد ئەو کاتی خۆی کەرنتینە و شتیوانە ئەو کەرنتینە نەبوو بەڵام پشوەکە زۆر بۆ ئەسوودی هەبوو زۆر باشە ئەوجا ئەوەی زانکۆ کۆمەڵگای مەدەنی چێ دەتوانێت سوودی لێوەربگرێت قوتابیانی پۆلیشەش دەتوانێت سوودی لێوەربگرێت هەموو کەسێک دەتوانێت سوودی لێوی با تایبەتی قوتابیانی زانکۆ بۆ هەموو تەمەنەکان دەبێ هەموو قۆناغەکان دەبێ چکە بابەتی زۆر تێدا باز لەوەدا کە زۆرتر زانکۆیی بی یان قوتابیان بێت چکە کۆمەڵشتی تێدا ئەو دیارە ناشرینانە لە کۆمەلگای ئێمەدایە و هەمیشەش بەردەوام دەبێت بەداخۆ خەونی ئێمە نەمێنێ کۆمەڵی دیاردەی نەشیاو لە کۆمەلگا هەیە کە خەونی هەموو خەڵکێک ئەوانەی ئاستیان بەرزە و ڕۆشنبیرن دەیانەوێت لە کۆمەلگای ئاستی خەڵک بەرز بێتەوە بۆ نمونە ژینگە پارێزیە و هەموو دیاردە ناشرینانەی لە کۆمەلگای کللتوری قێزەوەنی وڵاتانی دیکە نەتەوەکانی دیکە هاتوتەنا کۆمەلگا ئێمە بتوانانی ئەوە نهێڵین ئەوە بۆ هەموو تەمەنەکان دەبێ و هەم کەس دەتوانانی کەڵکی لێوەرگێت دەست خۆشە بن نەبواری ئابووری کە بوارێکە ئێستا زۆر فۆکسی لەسرە و چونکە هۆزە ئابووری جیهان بە گشتی هەمووی باش نییە تیرۆری ئابووری و سیاسەت دووڕووی یەک دراوە لێرەدا چه بەدی دەکرێت چی دەبێت لێرە من چیم کرد لە ماوەی ساڵی 2023 وەکواتە قوتابی قۆناغی دووەمی زانکۆ بووم لە کۆلیژی بەڕێوەبردن و ئابووری لە زانکۆ سەلاحەدین حەزم دەکرد پێشتر شتم دەنووسی وەکو باسم کرد لە ساڵانی 96 بەدواوە شتم نووسیوە بەڵام زیاتر پەیوەندی بە ئابووریەوە بەڵام کە هاتمە ناو پسپۆرەکە خۆم بۆ مشتی ئابووری نووسی بۆیە لە زۆربەی ڕۆژنامە گۆڤارەکانی ئەو کاتەدا دەستم بە بابەتی ئابووری کرد نووسینە ئابووریەکانم دواتر ئەوەی کە باس نووسینە ئابووریەکانم دەست پێ کرد کە چۆن بتوانم ئەو نووسینە ئابووریانەی کە من هەمە کەڵکی هەبێ بۆ کۆمەلگاوە ئەو ڕەخنانەی هەیە لە خەڵک کە ڕەخلەی هەیە خۆم بە هەماشەوە لەسەر پلانی ئابووری کوردستان وەکو باس کرد سیاست و ئابووری دوو ڕوو یەکدراون ئەو سیاستەنی لە ئاستی جیهان دەکرێتن ئەگەر بێت و ئابووری لە پشت نەبێ بێگومان هیچ هەنگاوی بۆ ناندری هەموو سەرکردەکانی جیهان وی دەبینی ئەو سەرکردانەی کە پسپۆری ئابووریان هەیە وڵاتەکانیان جیاوازی هەیە لە پێشکەوتنی ئابووری هاتوم چیم کرد ئەو هیچ نمونەی وڵاتانم وەرنەگرت بە شێوەیەکی گشتی باسم لەوە کردووە لە پلانی ئابووری هەرێمی کوردستان لە کابینی یەکەم و تا کابینی هێشتا چکە کابینی نوێم ینی ئەوە هێشتا ئەوەی نیە تو تەقیمی لێ بکەی و ساڵێکی بەسەردا تێپەڕی بەڵام دەکرێت 4 ساڵەکەش تەواوی ئەو کاتە ڕخنەی خۆتە قەیرانێکی زۆر خراپیش بێگومان بەڵام لە قەیرانەکانیش بێگومان بەڵام لە قەیرانەکانیش حکومە دەبێت پلانی دەبێت چکە ئیدارەکردن زانستە لە ماکاتە هونەرە ئیدارەت الئەزەمات لە هەرێمی کوردستان کێشەی ئەمە ئەومان نییە کێشەی سەرچاوی داهاتمان کەمە ئەو خەڵک باز دەکا یان سەر بەخۆی ئابووریمان کێشەی تێدا ئەمە هاتون باسم لێو کە تیرۆری ئابووری ئێمە بە درێژایی مێژوو پێش ڕاپەڕین تیرۆری ئابووری هەرێمی کوردستان کردەوە بەڵام بەداخۆ دوای ڕاپەڕین هەم ناوەندی بڕیار لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەسانەی ئیدارەی وڵاتیان کردیا بە هەمان شێوە خەڵک خۆی هۆشیاری ئابووری نییە و بە هەمان شێوە کەرتی تایبەت ئەگەر چی لە سەرەتادایە کەرتی تایبەت بەڵام ئەوانی شاتن تیرۆری ئابووری هەرێمی کوردستانێکە بەبێ ئاگایی باسم لە پلانەکان کرد فەلسەفەی ئابووری ئێمە چییە سیستەمی ئابووریمان چییە بۆچی دواکەوتوین بۆچی بکەم بۆ داهاتوودا و ئەو بنەمایە کە ئێمە ئێستا لەسەری دەڕۆین لە ماوەی چەند ساڵە ڕابردووە بۆچی ئابووری ئێمە بەرەو پێشکەوتن نەبردووە ڕاستە ئێمە بینایی باشمان هەیە باڵەخانەمان هەیە شەقام دروست دەکرد کۆمەڵەشت دروست دەکرێت بەڵام ئەوانە هەمومانێ ئەو نییە ئێمە ئابووریەکی بەهێزمان هەبێت ئەو جەبا بنە سەر ئەم پەرچووکە چیت نووسیوە دەستپێک لە دەستپێکدا وەکو پێشەچی باسم لە ژیانی باوکم کردووە شوێنێک هەیە دەڵێن پێشکەشە بە بەڵێ پێشکەش بە چێ کرد پێشکەشم بە کەس نەکردو لە هیچ لە کتێبەکان بەڵێ جیاواز لە کتێبەکانی دیکە پێشکەشم نەکردو بەڵام هاتوم لێرە لە ماوەی چەند لاپەڕەیەکدا لێرە با بڵێن لە چەند لاپەڕێکدا باسم لە ژیانی باوکم کرد و ئەگەر بیخوێنیتەوە ینی بە کورتی نووسیمە ئەو کاتە هەز دەکەی ئازارەکانی باوکم لە پێش ڕاپەڕین چۆن بووە لە دوای ڕاپەڕین هەبووە بەڵام پێش ڕاپەڕین چکە باوکم چەند چۆتە زیندانەوە حکوومەتی عراقی پێشتر و ئێمە دووری باوکمان چەشتووە لە ماوەی ساڵانی تەمەنی گەنجەتیەوە لە کاتی پێشمەرگایەتی دواتریش بە هەمان شێوە هاتوم کورتم کردوەوە تا ئێستا ژیانی چۆنە بە پوختی نووسیمە بەڵام پێشکەشم بە کەس نەکردووە لێ بەس کۆکردنەوەی هەمووی و باسکردن لە ژیانی ئەوە کۆتایی مەبەست پێشکەشکردن دەخۆی وەکو وەفایەک بۆ ئەوەی کە ساڵارێک ئێمە بەخێر کردووە بۆ هەمیشە شانازی پێ دەکەین ئێمە هاتوم ئەو کتێبم بۆ چاپ کردووە ڕەنگە لە داهاتوودا ئەوانەی کە ماوە کە چاپ نەکردو ئەوشی بە هەماشەوە بۆ چاپکەم دەستتە سابن تا کارە گەرەکە باش ئەنجام داێت باوەڕکەم یەکی جوان کەسانی کوتە هەری زەدە سوود لە کەرەنتینە و قەدەغی هاتوچۆوانە تۆرگرتووە خوێندنیش ڕۆتینە هەز دەکەم ینی ئەگەر پێناسی بکەین ڕۆتینەوەکەوەی چۆن بەیانیان بە خەواڵ دەستین
ئاوەک دەخۆین یان خواردنێک دەخۆین بە هەمان شێوە دەتوانین ئەوش بکەین بە ڕوتینێک لە ژیانی خۆمان سوودی لێوەربگرین ڕۆژانە ئەگەر 20 دقەش بە هیچ زەرەری نابێەوە نیە بێگومان 20 دقیقە نیم خەڵک ساعت. بە دواشتی لاوەچی بێسوود خۆی خەری دەکا و زۆر جاران هەندێک خەڵک پێناسێ دەکەن خۆراکی ڕۆحە هەیە مۆسیقا بە خۆراکی ڕۆح دەزانێت وای. بەڵام ئەوانە هەموو بەشێکن لە ژیان تۆ لە سەرەتای ژیانی خۆتەوە ئەو کاتێک کە حەز دەکەی لە قۆناغی سەرەتاییەوە بخوێنە چووکە خوێندن باس سەرەتا پرسیارێکی چۆن دەبی بە نووسەرێکی باش نووسەری باش لە یەک ڕۆژ و دوو ڕۆژ و بە هەفتەیەک و دوان خوێنەری دروست نابێت. باشش بە یەک دوو خوێنەری باش بێگومان سەرەتا دەبی بخوێنیتەوە زۆر بخوێنیتەوە ئینجا نووسەر بی بەڵێ. اینجا بێ نووسەرێکی باش چکە ئەو پێویستی بە خوێندنەوەی هەیە پرۆسەیەکی بەردەوامە فێرکن تا ئەو ڕۆژەی دایان و سەدان کتێبە تەبییتەوە بە هەمان شێو هەردەی بخوێنیتەوە چکە بەبێ خوێندنەوە هیچ کاتێک بەرهەمن نابێتەوە پێشتر دەبی بخوێنیتەوە بۆیە دەبێ ڕۆژانە بخوێنیەوە و پرۆسەیەکی مێژوو کردە بە ڕۆژێک و دوان نابێتەوە بیبی بە نووسەر بنووسی ئەو پرۆسە زۆر جارە ئێستا دەبینی خەڵکی بەرپرسی باڵامان لە هەرێمی کوردستانە دێن بەرنامەکەی بەڕێست و بەرنامەی دیکە و لە ناو دەم و دەستگاکان ناقشە دەکەن لەبەر ئەوەی کەم دەخوێندەوە کەمیان خوێندێتەوە و ئەو ئەو سەقافە سیاسی کە هەیەە لە ناو دام و دەستگاکانی خۆیان هەر ئەوەیە زیاترنی هەر ئەو شانەش دووبارە دەکەنەوە بۆیە پێویستە لە ئێستا بخوێن ئەگەر لە ڕابردوونیان خوێن بێتەوە ڕاستە کاریگەریان هەر لێ دەکات چکاوە وەکو مرۆڤێکە چۆن لە سەرەتاوە دروستی دەکەی خوێندنەوە لێ دەکات دروستت کە کەسێکی بەکەڵک بۆ کۆمەڵگا بۆ مرۆڤایەتی بە هەماشەوە بەڵێ دروستە بێگومان ئەوجا ئەوە چی ئەگەر باسی بکەی بۆمان ئەوە کتێبێکی دیکەیە لە کۆتایی ساڵی 2019 بەڵێ. ماوەی 2014 بوو لە ساڵی 2014 خۆش و پێڕاگەشتی ڕۆژی ئەڵامان کردەوە پێش ئەو بەڵێ چەند ڕۆژێک پێشتر چاپ بەڵام کرد لەو ڕۆژمان هەفتەی دوازدە زۆر جارن لە زانکۆ ئێمە وانەمان بە قوتابیەکانی خۆمان دەوت بەڵێ. دەمبینی جلوبەرجی بەتایبەتی ساڵی 2014 من لەو کاتەوە تەدریسیم دەست پێ کرد جلوبەرجی عسکەریان لەبەردا بوو جەنجی داعش بوو خەڵک گڕوتینێکی یەک گەنجان یەکجار زۆر بووکە باسی ئاڵایان دەکرد و هەستینەتەوەیەتی یەکجار زۆر بوو بۆ خەڵک بەڵێ. کچەکان جلی کوردیان لەبەر دەکرد کوڕەکان بە جلی عسکەری دەهاتن لێم دەپرسین بەشێکی زۆری لەناو شعبە دەماوە داوامان ڕادەگرت هۆکاری چییە ئێوە دەستنە دەرەوە ڕۆژی ئاڵایە مانێتی ئاڵا لە چیەوە هاتووە هیچیان نیان دەزانێت ئەو بۆ هۆکاری بیرۆکەیەک من لە 2014 تا 15 تا 2019 لە زانکۆم بەخۆ ئەو کاتە داواکارێکم لە سەرۆکاتی زانکۆ کرد کە لژنەیەک پێک بهێنرێ بۆ ئەو بەرنامە ئەو پرۆگرامێک کە من خۆم دامناوە سوودم لە کۆمەڵی سەرچاوە وەرگرتووە سەرچاوی ئاڵای کوردستان چۆن هاتووە لە چی هاتووە ئاڵای میرنشینەکان و حزب سیاسەکان بە درێژایی مێژوو کە هەبووە لە دەوڵەتی مادەوە تا ئێستا هەموو کۆ کردەوە پوختم کردەوە پێمدا بە لژنەیە کە بوون لە بەڕێزان دکتۆر قادر محەممەد حەسەن کە ئێستا ڕاگری کۆلیژی ئەدەبیاتە پسپۆری مێژوار وها دکتۆر ئاکو کە کتێبێکی بە هاوکاری مامۆستا بژار لە بەشی مێژوو نووسیوە لەگەڵ کۆمەڵی سەرچاوی دیکەم کۆ کردبووە ئەوان بە شێوازێکی گشتی پێداچنەوەکی زانستیان کرد سەیریان کرد پێیان باش بوو بووە پرۆگرامێکی زانکۆی زانستی ئەکادمی هەموو ساڵێک بەڵێ بەڵام هەموو ڕۆژێک نە هەموو ساڵێک ڕۆژی هەفتەی دوازدە وەک ڕۆژ بۆ زیندیکردنەوەی ڕۆژی ئاڵاوە ئاشناکردن بە قوتابیان و خوێندکارانی خۆمان کچان و کوڕانی ئێمە کە بزانن ئاڵا لە چیەوە هاتووە چۆن بووە و بزانن شێوازی دانانی ئاڵا چۆنە لە ڕووی یاساییەوە لە پەرلەمانی کوردستان سەرەتا چۆن بیرۆکەکە هەبووە دواتر بۆتە ڕۆژی ئاڵا سەرەتا یاسا بۆ یاساکە چۆنیەتی یعنی لە ڕێگای سەرۆکاتی هەرێمەوە هەروەها سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانەوە چۆن ئەوە شێوازی تەنانەت هەڵکردنی ئاڵا لە شوێنە گشتەکان کاتەکانی بە شێوەی گشتی پوختم کردەوە لەلایەن بە ڕێزێکیشەوە مامۆستا دلێر حاجی کە لە زانکۆ لەگەڵمانە دیزاینێکی دووبارەی کردەوە ئاڵاکان لە سەرەتا چۆن بووە هاتین چیمان کرد ئەوە هەموو ساڵێک دەبێتە پرۆگرامێک لە نێو هۆڵەکان مامۆستایانی زانکۆ هەموو مامۆستایکی زانکۆ بە شێوەی پاوەرپۆینت لە بۆ 2300 مامۆستای زانکۆی سەلاحەدینمان ناردووە ئەوان هەموو ساڵێک لەلایەن خۆیانەوە بۆی مەجای ئەوە شەبێت مناقشە بکرێت تێدا ڕخنە بگیرێ بۆچی هەموو ئاڵایەمان هەیە بۆچی تا ئێستا لە هەموو پارچەکانی کوردستان و ئاڵای ئێستا فەرمیە لە باشووری کوردستان کە خەڵک شانازی پێوە دەکەن لە هەموو جیهانیش بە ئێمە ئاڵای کوردستان کە دادەندرێت کورد بۆ ئاڵایە دەناسرێتەوە بەڵام بەداخۆ لە هەموو پارچەکانی کوردستان هەو ئاڵایە نەبووە بەشێکی ڕۆحی وەکو ئەی ڕقیب سرودینێتەوەی ئەوش بە هەمان شێوە ئاماژە بێکردەوە بەڵێ بۆی ئاشنایی بکەن زیاتر بیرۆکەکە لەوە هات لە کۆتایی و ڕۆژی هەفتەیمان دامان بە دوای خەونمان لە 2014 بۆ 2019 کۆتاییەکەی بۆ خەون و لە نێوان مامۆستانی زانکۆ ئێستا هەمیان لەلایەنەوە پات چاپیشمان کرد دامانە کۆمەڵی کەس و مامۆستای زانکۆ ئەکادیمیەوە دەرەوەی زانکۆش بە هەمان شێوە بۆی کەڵکی لێوەگرن دەستەکانت خۆش مامۆستا ئەوە زۆر گرنگەوە زۆر پیرۆزە چونکە هەمیشە دێتن کە دەچین لە گوگل و ینی مەزدەر و ئەوانە بە داچون دەکەین زۆربەی دروست نییە و هەر کەسە بە جۆرێک دێڵێ بەڵام ئەگەر ئەوها بە پرۆفشناڵی دروست کراوە هیوادارم هەر تاکێکی کوردەوەی هەبێ و منداڵەکانی خۆشی فێر بکاتن دەستەوە ساوی گەلێک سپاس مامۆستا هوشمەند ڕەفیق مامۆستای زانینگەی و هەروەها نویسکار وێس بهێ تدگەن من بووی دە پرۆگرامێدا ئەوە بۆ ئێمە
ئەوش بۆ ئێمە پێشکەشێ دەست خۆش بێ. کتێبەکەی ترشم بۆ هێنا پێشتر دکتۆر ئەحمەد خۆی هێنابووی لەو بەرنامە پێشکەشی ئەوەی کردبوو. ئەوە کتێبێکی ترە لەسەر ئەو ئەو دانەیەکی ترە. بڵێ. ئۆکێ تازە ئەومان پێگەیشتێمە هەوڵەدن ئێرەش ئینشاڵڵا بەرهەمی داهاتوو 2000 هەوڵ دەدەم 2020 کتێبێکی کە لەسەر ئابووری هەمە ئێستا ئۆکێ. ئیشی لەسەر دەکەمەوە بەرەو قۆناغی کۆتاییە بەڵام ئەوانەی تر هەموو دەکەمە 2021 بۆی هەموو بێکۆ نەبێ بەرهەمەکە لە دەست بازار. خۆش هەندێک شت هەیە تایبەتە زۆر گرنگە بۆ ئێمە چونکو ئێستا دەبین لە وڵاتانی تر بە تایبەتی لەسەر خۆیان ریسێرچ دەکەن و کتاب دەنووسن بۆ نمونە بواری ئابووری کوردستان زۆر فەرقە لەگەڵ بواری ئابووری وڵاتێکی تریان هەرێمێکی تر هەندێک بواری تریش هەیە کە دەبی بە دقیقی بە وردی ئیش لەسەر بکرێت. دەست خۆش مامۆستا دووبارە گەلێکە بخێر هاتی سەر چاوە فەرموو دەست خۆش مامۆستا بلا ئەڤلڤێ دەرێبن باشە ئەز هەیە الڤر بم باشە ئەمەش بچێکیش بێ بابەتێ دەرکەون لێوەکە تمیمی ڕەوشە سەقایە باژار و باژارۆکێن کوردستانێ نەبدورە بشۆپینن مێزنن چاوایە زبا ئۆر دکەم لە هەنجیهان گەلێک خۆشەهینەکە و لە هەنجیهان گەلێک گەرمە وێژە لە گۆڕ ناوچەیە جێوگرافیت سەکنێ و کەشاوایە ئەوێ دەڤەرێ کام ببینن. وجه هر وقت مگوتیه مهن بابتم ببدوره بشوپینن اما بحثا دیمن ناورن چای کاچکار لپارک کملی سر به پارزگاه ریزه لترکیه بکر کو بویا جه بالکشانه گلک جه گشتیارن هرها فوتوگرافرن ابنف چای چندین گولن خوشکلی هنه کو گول و دول جهرد بجن برلندی و کوراهیه هنه کن جوانا دیگه نزیکی 2500 متری لەسەر ئاستێ دەریایە بەشێک جوان گەشتیاران ژیژ بۆ گرتنا چەندوێنەیەکی ئێواران لە بلنداهیان بێ ناوچەیە دبینن.
دیمەنی سەحراوی هەورە دڵڕفێنەکانی پارکی میلی لە شارۆچکەی چاملی هامیشن سەر بە پارێزگای ڕیزا لە تورکیا وای کردووە ڕۆژانە سەدان گەشتیار سەردانی ناوچەکە بکەن و وێنەی جیاواز بگرن. هاوکات فۆتۆگرافەرەکان بە چەندین شێوە وێنەی هەورەکان بە تایبەت لە کاتی ڕۆژئاوابوون و دروستبوونی هەوری دەریایی دەچرکێنن. کاتێکیش گەشتیاران سەردانی ناوچەکە دەکەن وا هەز دەکەن لە سەروی هەورەکانن. Kaçkar Havzası benim doktora tez konum. چیاکانی کاچکار هێندەی چاکانی ئاڵب بەهادار و جوانن. تورکیا جوگرافیا و سروشتێکی دەوڵەمەندی هەیە. جوانی چیاکان و دیمەنی دڵڕفێنی هەورەکان بێوێنن. پێویستە گرنگی زیاتری پێ بدرێت و پارێزگاری لێ بکرێت. Türkiye'de ancak bunu buradan başka bir yerde bulma şansına. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی، هاوڵاتیان و گەشتیاران بە تایبەت عاشقانی سروشت چیاکانی کاچکاریان کردوتە ئەلتەرناتیڤ و چەندین کیلۆمەتر دەبڕن تا چێژ لە بینینی دیمەنی هەورەکان وەرگرن. زۆر جاریش بۆ چرکاندنی وێنەیەک دەبێت سەرە بگرن. بەشێک لە گەشتیارانیش بۆ ئەوەی وێنەی هەورەکان لە کاتە جیاوازەکان بچرکێنن شەو لە بەرزایی چیاکەدا دەمێننەوە. دامەزراوەی پاراستنی سروشتی جیهان بەهۆی سەرنجڕاکێشی و سەحراوی سروشتەکەی چیاکانی کاچکارەی خستۆتە ناولیستی ناوچە پارێزراوەکانی جیهان. چیای کاچکار 3937 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە و چوارەم بەرزترین چیایە لە تورکیا. جگە لە بەرزی چیاکە هاوکات ژمارەیەک دۆڵ و تەپۆلکەی شێوە جیاواز لە پارێزگای ڕیزا هەن. لالێکی دن هەژبەر کوڕەوش نەما کەڕەوشا بەرەیە نەهاژی فەڕەنسی چ دکەن دناو بەلەماندا لە فیلمان تەماشە دکەن. حکوومەتە فەڕەنسا بریاردایە ji ber rêkarên xwe parastinê ji vîrusa koronayê هەروەها سەکناندا چالاکiyên هونەری و ڕەوشنبیری شاشەیەکان کۆکرانێکە مەزنە سینەمایی لە ناو کەشتێکێدا لە ناو ئاوا ڕووبارە سین جیکر کریە. ئانها ژی ژنهاوپێدا ئیدی هەوڵاتی دکارن دناو بەلەمێن بچووک بچووک لوان فیلمان تەماشە بکەن. ئیرۆژی وەک یەکەمین ئیرۆژیان شەوێدی بوو ئەس باوەڕکەم شەوێدی بوو لە هین سبەها هێن ئەف فیلم هاتن تەماشەکردن بە تایبەتی حاوزێکی گەورەیە ناویوی فیلمی فیلمێکی کۆمیدی بوو کە هاتە نمایشکردن و خەڵکی کاری بوون لۆی فیلمی تەماشە بکەن. ئەف 19 سایان نمایشە فیلمان بریا شاشەیەن سینەمەی لەناو ئاوا ڕووبارە دەریایان لە فەڕەنسای هەیە یانی نە شتێکی نوێیە دەبێت تەنەش بۆ گەشتیاران بوو نەهاژی ji بۆ هەموو خەڵکێ چێکردنەوە و دکارن هەرن سەردان بکەن و لە فیلم تەماشە بکەن وە کۆنجاننجی چەندین فستیڤالن مەزنن جیهانی ئیسا ji ber کۆرۆنایە هاتنە دواخستن یاکو نەهاتنە لە دارخستن یەک جوانەژی فستیڤالە هەری مەزنە سینەماییە فستیڤالە کام بوو کۆرسال برێڤە دوچوو لێ مخابن ئیسال ji ber کۆرۆنایە نەتەنێ ئەو فستیڤالەکە مەژی هەیە لە کوردستانی کۆمشانازیە بێتکن ئەو ژێ فستیڤالە سینەماییە فیلمە نێودەوڵەتیە دوهۆکێ ئەو ژی هاتە دواخستنیانی ئەمە بێژن ساڵە 2020 ساڵە کسەکنی بوو ji بۆ هەموو چالاکی و فستیڤالان و ژیانێت هەبی. ئەمە ژێم ژارێ دەرکەون دەبێژن لە گۆرکوزانە دەبێژن گەرمایە هاوینی دەرفەتە ji بۆ بەرەنگباربوونە کوڕبوونە کۆرۆنایە. زانە و لێکۆڵینەرن زانینگەها ڕاجستانێ و هەروەها بانەڕاست لە هندستانی ڕاگەاندن کو سەقایە سار سەدەمە کەسەرەکیە ji بۆ زوو بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنای بشەوەیەکی بەرفرە. ئاماژە بۆ یەکێژی دانا و دەبەرزیە دەما کوپلەیەن گەرمایە بلند دەبن دۆرزێ هاوینیدا کۆڤید-19 زووتر تێ کۆنتڕۆلکردن لێ بەلێت سەرمایەدا کۆڤید-19 زێدەتر بەڵاو دەبێت لێ ئەمە دووەرزە هاوینیدا دەرفەتەش بۆ کۆنتڕۆلکردنە بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنایە. لە گۆر ئەنجامێن vê lêkolînê ew welatên ku pleya wan pleya sermayê tê de zêde berawir diban welatên ku pleya germayê tê de berztir hejmara tûşbûan bi koronayê zêdetir li welatên ser.
لەڤی ئەڤلێ کۆلینەر دوێژنجی کۆگەهانە ئەنجامەکەی کوپلەیە گەرمایە یاری دەدەرە ئەنکۆالیکارە ژ بۆ زێدەتر کۆنتترۆلکردە کۆرۆنایە. یعنی ڕاستی ئەف مژارە پلەیە گەرمایە ساربوون گەرمبوون ئەڤنا چەند جارە هەردە هاوین زستانی دە بەحەس لێت هاتەکردن گۆ ئەگەر هاوین بێ وێ کۆرۆنا بێ کۆنتترۆلکردن نامی نێژ ناو دەچێش پلەیە سیلیزی 20 دەست پێکردن دوورەکردن سێ و هێدی هێدی زێدەتکەن دوورە گوتن پلەیە شێداریەژی دناف کەش هەوایدا کۆنتترۆلاوێکێتکێ و ڤایرۆسا کۆرۆنای زێدەتر بەلاو نەبێ لێ حتان هاژی تشتێکی پەسەند نینە هەموو لێکۆلینن تەنە ئەنجامدان حتا کو شتێکی پەسەند دەرکەوێ بێگومان مێژرەخستنا جیهانیە تەندروستی WHO ئەمێ ناس بکەن ڕاستە یان نا لەما گۆهنەدنە نوچەیەن و زێدەتر دژا لێرەخستنا تەندروستیە جیهانیوانە هاتیە بەڵافکردن پشتی 800 ساڵیش بۆ یەکەم مینجار ji ber rêkarên xweparastin ji vîrusa koronayê festîvala werzişên cengiyان ku şerker li Mengolyayê kunzanin dibêjin Mengolistan gelekî bi şerkeran nas kiriye birêve neçû lê bi şewazekî din birêve çû vê carê hevlatiyên wî welatî dikarin bi şeweyekî rastexwe bi rêya TVyên xwe li wan çalakiya û zoran bazan temaşe bikin. Di vê festîvalê de afretên yên ku tîran tavêjin herwiha هەسب سوار هەفشێوازی زلامان بەشداری دکرد لەو مامەژی خواست بریا بێ ئین هاوسێ ئەم ببینن چاوا برێڤە چوو خەلکێ چاوا تەماشا کردن لە ماڵێ خوا کەرم کرد. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ یەکەم جار دوای 800 ساڵ فستیڤاڵی وەرزشە جەنگیەکان بێ بینەر بەڕێوە دەچێت کە لە سەردەمی چەنگیزخانی مەنگۆلەوە بەردەوام بووە بە بەشداربوونی هەزاران بینەر. بەڵام بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن بۆ یەکەم جارە کە ئەم فستیڤاڵە بەم شێوەیە بەڕێوە دەچێت. تەنها بینەر و تەماشاچی فستیڤاڵەکە کەسە بەرپرسە پلە باڵەکانی ئەو وڵاتەیە و ساڵانی پێشوو بۆ ماوەی 3 بۆ 4 ڕۆژ فستیڤاڵەکە بەردەوام دەبوو بۆ هەموو هاوڵاتیان. بەڵام ئەم ساڵ تەنیا 2 ڕۆژ فستیڤاڵەکە بەردەوام دەبێت و لە شوێنێکی دوور لە ناوجەرگەی شار و بە شێوەی ڕاستەوخۆ هەموو چالاکیەکانی فستیڤاڵەکە بۆ هاوڵاتیانی مەنگۆلیا دەگوازرێتەوە. هەرچەندە وەرزشەکانی ئەم فستیڤاڵە جەنگین کە دەبێت پیاوان زۆربەی بەشداربوانی کێبڕکیەکان و چالاکیەکان بن. بەڵام لە وڵاتی مەنگۆلیا ئەم فستیڤاڵە تەنها بۆ پیاوان نییە، بەڵکو ژنانێکی زۆری تیرهاوێژ و سوار چاک لە چالاکیەکان بەشدار دەبن وەک نەریتێکی دانیشتوانی مەنگۆلیا. چالاکیەکان تیرهاوێژی و ئەسب سواری و هەڵدانی ڕم و زۆرانبازی دەگرێتە خۆ. جگا لە ئاهەنگێڕان بۆ سوپاسگوزاری بەرهەم و بەروبوومی کشت و کاڵی لە وڵاتەکەیان. بە ئەنجامدانی نوێژ و پەرستشی تایبەتیش بە زیاتربوونی خۆشبەختی مەنگۆلیەکان کۆتایی بە ئەم فستیڤاڵە ساڵانەیە دێنن. ئەف مەغۆلستانێ وان بجی بهێلن بەرەخۆ بدنە رووسایە مۆسکۆیە بەرەخۆ بدنە ساڵانە و دەهەیڤە تەمووزە دە فستیڤالە تایبەت بگولان لە مۆسکۆیە پایتەختە رووسایە برەڤە دچێ حتا داویە هەیڤە ئۆکتۆبەرژی بەردەوام بێ ئی ساڵ تەویک و ڕێکارێن خۆپاراستنێش ڤایرۆسا کۆرۆنایە بەرخۆگرتنە فستیڤالە گولان لە رووسیا هاتە پاش خستن لێبەلێ ئەڤوهانە کرد و فستیڤال ینی یەکجاری بسەکرێن و بێژنەم ناکەن نالێبەلێ بدەهان جۆرن گوڵ و گەڵا ئەنک و گیا دناو کۆڵان و شەقام و شوستین مۆسکۆدا هاتنە نمایشکردن و تێچاوەڕێکردن و خەلک زێدە بەرەخوا بدنەدا و هەروەها کریارن وانجی پەیدا ببن کەم بەبدورە بینن ئەف چ جۆرە گوڵ و ڕووەک و گەیایە. گوڵەکان بێدەنگی و بێڕەنگی و بێکەسی ڕۆژانی قەدەغەی هاتوچۆیان تێپەڕاندووە و
ئێستا زیاتر لە ڕابردوو دەدرەوشێنەوە بۆ نوبەران بڵاو دەکەنەوە. ساڵانە فستیڤاڵی گوڵەکان لە مۆسکۆی پایتەختی رووسیا بەڕێوە دەچێت. گوڵ و گەڵاکان لە ناو شەقام و شۆستەکانی شاردا نمایشکراوە، وەک ئەوەی شەقامەکان کێڵگەی گوڵ یان سروشتی خۆرسکی دەشت و چیاکان بن. گوڵەکان لەلایەن کۆمپانیای تایبەت بە فستیڤاڵ بازاڕسازیان بۆ دەکرێت و ساخ دەکرێنەوە. هەموو هاوینێک ئێمە شەقامەکان بە گوڵەکاندا دەپۆشین و دەیان ڕازێنینەوە. بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا فستیڤاڵەکەمان دواخست. ساڵانی ڕابردوو گوڵەکان خونچە بوون تا دوا ڕۆژی فستیڤاڵ ئینجا دەکرانەوە و شکوفەیان دەکرد. بەڵام ئێستا زۆرینەیان تەواو پێگەیشتوون. قەدەغەی هاتوچۆ کەشێکی بێدەنگ و بێجوڵە و بێهاموشۆی دروست کردبوو. بەڵام دوای ئاسایی بوونەوەی ژیان لە رووسیا، هاوڵاتیان دەستیان بە جوڵە و چالاکی ئەو فستیڤاڵانەی ساڵانە دەکران کردوتەوە. یەکێکیش لەوانە فستیڤاڵی گوڵە. بەبینینی گوڵەکان دەکەوی تا کەشێکی خۆش و جوانەوە. من دڵخۆش بووم بە بینینیان و تەواوی ئەو کاتانەی کە نائارامم ڕەوانەوە. بۆیە هاتم بۆ ئێرە تەنها بۆ ئەوەی کەمێک میزاجم باش بێت، چونکە جوانێکی سادەیان هەیە و بەدەمتەوە پێدەکەنن و خەندە دەکەن. ساڵانە لە ناوەڕاستی مانگی تەمموز فستیڤاڵی گوڵەکان لە مۆسکۆی پایتەختی رووسیا دەست پێ دەکات و تا 25 مانگی ئۆکتۆبەر بەردەوام دەبێت. ئەم ساڵ زیاتر لە 200,000 گوڵ لەلایەن ڕێکخراوەکانەوە ئامادە دەکرێت و رووسەکان بەو فستیڤاڵە دڵخۆشن و بە شێوەیەکی بەرفراوان بەشداری تێدا دەکەن. ئەس باوەتکەم لە تشتێکی تازەیە لە کیشوەرە ئەوروپایە بتێبێتی نواڵ وڵاتێن و زێدە گرنگیە بگوڵان دەدەن یەک ژوانژیۆ کۆکومە بە دوورە دیتی وڵاتی رووسایە ویە دنجی وڵاتی گولان هۆڵندایە گولان دشێنێ سەرانسەرەی جیهانێ هەمووی بەلافتکێ و هەروە هەڵبەژنجی کینیەژی دەوڵەمەندە بە جۆرێن گولان ئەویتکن کۆم ڕۆژێکە لە کوردستانێژی فستیڤالێک تایبەت بگولا ببینن هەموو جۆرە گولان بێنە نمایشکردن ئەو لێبە لە کوردستانێ شتێمت بینن خواردنە و تاشتەیە سبهایە ئەوژی تایبەتی درۆژ باش دەوەکتبی هەفکارێ من لە باژار و باژارەکەن کوردستانێت گەرن دوێزن کە هەر باژارێکی نەریتێک تایبەت هەیە بە تاشتێ خواردنێ بێجارەژی هەفکارە من هێرە مەولودی ژناو باژارە هەولەرێت گەلمبێ هێرە ڕۆژ باش ئەم جارە چیمان هەیە مینیۆکە چی تێدا هەیە گلستان ڕۆژ باش لە گوڵەوە بین بۆ خواردن دیارە هەر لە هەر شوێنێکە خۆت ئاماژت پێکرد جۆرەها خواردن هەیە تۆش برسیتەوە منیش برسیانی بەیانیشە منیش وەکوتەوە منیشی جیاوازەیەکەم نییە ئێستا ئێمە دەبینین لە ئەو خواردنانی کە زۆر زۆر گرینگن خواردنی کوردەواری بە تایبەتی هەنجونە هەنجون دوو جۆری هەیە بەشانیشە بە قاڵیشە گوێزە کە تایبەتمەندی خۆی هەیە یەکمان خواردنی بەیانیان دەبێت پڕ بێ لە پرۆتئین و هەروە خۆی کۆمەڵە خواردن کە وەزە بەخش بێ بۆ سەرەتای بەیانی هێلکەیە بۆ نمونێ ئێرە ئەوە سەرتویە ژاژیە ماستی مەڕیە ماستی مەڕ لە بەتایبەتی ئەمە قەیماغا باسی کە قەیماغا دیارمە شارەزانین لێنەکانی قەیماغا ماستی مەڕی کە تایبەتە لە هەولێر ویست و داخوازی خەڵکیش زۆرە خەڵکێکی زۆر ئێرەش دۆشا و تەحینیشی هەیە ئەمە خواردنانەکە خەڵک زیاتر بەیانیان گرنگی پێدەدەن دێنە ناو شار زۆر زاریش لە ماڵەوە ناناخ خێزانێکی جوانم بینی کە ئەوەڵی بەیانی باسی گوڵ کرا مێشەنجینیش لێرە هەیە دەڵێ هەنجینەکە تایبەتە بەیانیتان باشتر سوپاس مێشەنجین زۆر لێرە کۆبووتە خێرە واللهی ئەوە هەنجینەکە دیارە ئەسلیە دەوریان هەنجینەکەیدایە هەنجینە ئەسلەکەیە خەڵک بۆ خواردنی بەیانیان زیاتر دێتە دەرێت جەنابە لەگە خێزانەکەوتە لە کۆیە هاتوون و یەکسەر هاتوون تێرە خواردنی بەیانی کۆن بەیانەکەتان چۆن دەست پێکرد سەرەتا هەفتەش وڵا خۆی یعنی ژەمی بەیانیان یەکێکە لە ژەمە سەرەکیەکانی ئینسان لەبەرەوەی یعنی تاقەی ئینسان لە بەیانیەوە دەست پێ دەکا پێویستە مرۆڤ خۆراکی باش بخوا ئیتر ئەمەش لە سەفەرەوە هاتین یەکسەر ئەو خواردنگەیەژەم بخۆم بەردەوام یعنی بە تایبەتی شۆربای نیستیان لەلا دەخۆم هەموو سبەینان کە
یعنی خواردنەکانیان زۆر تایبەتە بە تایبەتی خواردنە یعنی خواردنی بەیانیان کە ڕاهاتی هەموو ڕۆژی خواردنی بەیانی خۆی ئەمن هەموو سبەی ناخواردنی بەیانی یەکێکە لە ژەمە سەرچیەکانم ئەگە یعنی لە ماڵەوە ئەوە نەبی دێمە ئێرە ینی نانی بەیانی دەخۆم لەو مەطعام ئارەوە لە ماڵ خواردنی بەیانی ناخۆی لە ماڵەوە دەخۆم یعنی ئەگەر مەسەلەن ئێستا ڕۆ لە سەفەر گەڕایتمەوە ئێرە نانم خوارد کە نانی بەیانیش بخۆم لە هەولێر لە لێرە دەخۆم لە مەطعام نیات بەهوای ڕۆژێکی خۆش و هەفتەیەکی خۆش بۆیە حەزمەکە و کتە جوانش بدوێنم بەڵام دیارە دەرفەتمان زۆر کەمە هەروەکو ئاماژم پێکە گولستان خواردنەکان تایبەتن لە هەولێ هەر کەسە و بە شێوازێک و بە نەریتێک و بەڵام زیاتر ئەم خواردنانەوی سوداخوازی لەسەرە ئەو خواردنانی کە وزە و پڕەتێنی تایبەت پێم بۆی کە ڕۆژێکی خۆش وەروا سەرەتایەکی ئەوجارە پێم بڵێ لەوەی نانەکە دەخۆیان بۆمان دێنیە ئێرە دوو لە فامان بۆ دروست دەکەیت والله من لێرە دەیخۆم دوای بۆ بەمە هەنجین و قەیماغی ئەسڵی لێ دەیخۆم بێ دەستخۆمی نادەم لەوە زیاتر چیم دەوێت دەستێتە سابن هەفکارە من هێرە مەولودیش نەوە باشارە هەولێرێ ji bo çi bêjim ştêr xweş wê bikevne geddeya me de madame de veca her wekû dîtî de evan çend xûlekan dan ku divê dem ji mêrê deme çendîn babet û mijar bi hevdûre şopandin hêvî dikim çi rojek bê çi demek bê em timî mihvanên rehsevik bin di nava malên we de biriya Kiranan Kurdistan 24 ve heta rojeke din û bi çendîn babet û mijarên din bimênin di nava xêrxweşê de xatirê we